سڵاوتان لێبێ لە سوۆشال میدیا هەڵمەتێک دژی ئەو بلۆگەرانە یاخود ئەو خانمە بلۆگەرانە ڕاگەندراوە بەشێکی زۆر لە پیج و یاخود بەشێک لە کەسایەتەکانیشتانانت کۆمنت و قسە و وتەی خۆیانەیە. بابەتەکە لەسەر بلۆگەرە ئەمڕۆ بلۆگەر بۆ مانایی کە کۆمەڵە کەسانێک هەن لە سوۆشال میدیایە ئەکتیڤن و فۆلۆوەرێکی زۆر زۆرانی و بینەریان هەیە. ئیشی ئەوەیە کە لەو کاتی کە ئەچنە سەیران ڤیدۆیەکەن کە نانەخۆن ڤیدۆیەکەن ئەچنە چێشخانەیەک ڤیدۆیەکەن ساڵیادی هاوسەرگیریان بێت لەگەڵ هاوسەرەکانە ڤیدۆیەکەن و شێرەکەن بۆ خەڵکی وە لە بەردەم کامەرە خۆیانە گۆڕن و ئەرزی ژیانێکی شەهانەکەن و دواتر بڵاویشەکەنەوە. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین بوونی ئەم جۆرە کەسانە تا چەند کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا هەیە و ئەگەر کاریگەری باشی هەیە چین. ئێمە لەگەڵ بشێک لە وڵاتیان گفتوگۆکەین با بزانین ئەوان چیڵن لەسەر ئەم بابەتە لەگەڵمانە بمێنەوە. ئێستا وای لاتۆ هەر شتێکەکە لە سوۆشال میدیا بڵاویە کاتوانێ وازم ئەمە ژوای کرووە زۆربەی ئایلەکان کێشەی تێکەوتووە زۆر کەسەیە ناتوانێت ئەوەی کە بڵین بۆ نمونە من ئەیکامێکی کە نەتوانێت بیکە ئەوە کێشەی بۆ دروستەکەت یا جاروە تەنانەت لە مناڵەکانیشانە کێشیان بۆ دروست نەک لە گەورەکانیشە کاریگەری زۆر خراپی هەیە سوۆشال میدیا خاصەتەن بۆ گەنجەکانمان. بەشێک ئێستا بەشێک لە خانمان ینی لە کوڕان شاهێ بەڵام خانمان زیاتر ینی بە تایبەتیوانیشی کە باڵاپۆشن حیجابن ینی بە نمونە خواردنیان خەوتنیان خۆ جوانکردنیان چوونە دەرەوەیان گەڕانیان هەموو شتێکیان پیشانی ئەو خەڵکایەن. ئەمە تا چەند پێت وایە کارێکی نەشیاوە لە ساسە نەشیاوە بەلای منەوە بەتەکیید بینی وانە لەسەرۆستا هەڵمەتێک دژی ئەمان ڕاگەیاندراوە ینی پێت وایە ئەمانە کاریگەرەکانیان چی نەگەر خراپن کاریگەری بۆنەوەی دوای خۆیە بێت بۆنەوەکانمان ئەبێت ئەم بەحساب باڵاپۆشە و زەرمەندی هەیە بۆ بەرامبەرەکەی کۆمەڵگا بەلای خۆیوانێ خۆی زۆر زۆر باشە زۆر زۆر ئەکتیڤە زۆر داپۆشراوە بەڵام بەس لە هەمان کاتە کێشەی بۆ مشەمع دروست کردەوە. ئەمە ئەوە هێنێت بوون لەگەڵ هاوسەرەکە تاگەر پەیوەندیکی جوانە هەبەیە دەربڕینی هەست و خۆشەویستی بێتەوە ڕیکۆردێکێت و پیشانی خەڵکی بی ئەوە شتێکی شاراوی خێزانە داوا لە هەموو کەسەیەکەم کە شتی خۆی نەخاتە سوۆشال میدیاوە خۆشەویستی خۆی هاوسەری مناڵەکانی بۆ کەس پێویست ناکە کەس بزانێ چوونە دەرەوەیە میوانەکەیت ئەشتە میوانی ئەمە ئەوانە تۆ ڕیکۆردیکەیت و دیسانەت بڵاویکەیتەوە پێویست ناکە بەس ئێستا زۆربەی زۆری هەروایە ینی دایک و ڤی و فۆڵۆ ئەوە هێنە ئینسان هەموو شتێکی شخصی خۆی پیشانی خەڵک بە زۆربەی شتەکان بۆ مادە ینی بۆ پارەواکەن بالتأكيد. والله طبعا ئەو هەڵسوکەوتی ژیانی ئینسان پەیوەندی بە خۆیەوە هەیە پێویست ناکاتەوە هەر شتێکی کرد بێنیتە ناو سوۆشال میدیا و بەتایبەت هەندێک شتەکری ئێستا لەم کاتەیە زەرور نییە ینی ئەم وەزعی خۆمان کارێکی کردو بەڕاستی زۆر شتێ ئینسان حەقە بیگەڕێنێتەوە ئەوانیش ینی بەجددی گوێ نایان بە زۆر شت ینی لەوانەیە ئاسی ژیانی خۆیان بەو شێوازە بێ کە وا گەورەکراون کە زۆر گوێ نێن بۆ هەڵسوکەوتی کە ئەیکەن لە هەر شوێنێ بڵاویکەنەوەیان هەر شتێ بێت ئاساییە بەلایەنەوە تاکەکان خۆیان فەرقەکە چۆن چۆنی ژیانەکەن و چۆن بیرەکەنەوە ئەوە بیر بۆچوونی خۆیان ئازادن لەسەرەوەی کە چیەکەن و چی ناکەن لایک و ڤیو یاخۆ بەدەستهێنانی فۆلۆوەرز ئەوە هێنێ کە تۆ سنوورەکان تێپەڕێنیت و هەموو شتێ بکەیت لە پێناو ئەوەی کە خەڵکانێکی زۆر دانیشتن بەدیارتەوە سەیرەکەن طبعا دیارە لای ئەوان ئەوە هێنێ بۆ ئێواکەن لەوانەیە لای من ئەوە هیچ قیمەتێکی نەبێ و حەزم پێی نەبێ بەڵام لای ئەو لەوانەیە ژیانی لەسەرەوە بێ لەوانەیە بە هەر هۆکارێ بێت ینی ئەگەر ناشینکردنی خۆشی تیا بێت گوێ نەیاتێ و بڕوا ئەوە بکات ئەتر سەبەبەکەی ئەوەیە زیاتر ئەو ڤی و لایک و بەزم و ڕزمەیەکە ئێستا بووە بەوەی کە هەموو کەسێک خەریکی ئەوەیە ناشینکردنی خۆی کێشەی نییە بەس بێوێت ئەوە ناوبانگێ بەدەستبێنێت پارەیە بەدەستبێنێت لە ڕێوەیە ئاوبانگ هەموو شتە ناوەڵە شخصیات و کەرامەتی ئینسان لەسەر و هەموو شتێکەوە وایە بەنمە ئەو پێکەنین و نان خواردن و چوونە دەرە و ئەمە لە دڵەوە بێ یان بەس بۆ ئەوەی کە سەرنجی بەرامبەر ڕاکێشێ
بڕوا ناکەم شتێک ئینسان لە دڵەوە پێی خۆش بێت زۆر بیەوێ خەڵک بیبینێت لەبەرەوە بێتە هۆی تێکدانی ژیانی خۆی ئەو شتە ینی زۆر شت لێی منعکرێت ئەوەی کە ئەیکات ئیتر ینی زۆر شتێ ناتوانێت دووبارەی کاتەوە نەوەڵام من قەنەعەتم بەوە نییە کە ئەوە خۆشبەختی بێنێ دەربڕینی خۆشەویستی لە ڕێگای سوۆشال میدیاوە باوشکردن بە هاوسەرتا بڵاوکردنەوە و ینی ئەمانە تا چەند کاریگەری شتێکی بێمانایە ئەوە چی خۆشەویستی ئینسان لە دڵیەتی لە مێشکی خۆیەتی لە ناو چوار دیوار بۆ خۆشەویستی ینی ئەوە بەسە بۆ خێزانی خۆت بۆ خۆی دەربڕی پێویست ناکە هیچ کەسێکی کە بیبینێت ئێتر خۆوە خۆشمان ئاگادارین لە دینی ئیسلامە پیاغەمبەری خوا بەس بۆ خێزانەکەی خۆی ئەوەی کردووە ئەوە شتێکی بێمانایە ماناکەن باڵاپۆشن ئایا ئافرەتی باڵاپۆش ئەبێ بۆ شێوازە بێ جا باڵاپۆش چییە خۆ باڵاپۆش خۆشە نییە کە یەکێ لە چکی بەسەرەوە نیان باڵاپۆشەیتر تۆ بتانی سەیری فەیسی کردیتر هەموو شتێک بڵێ لەوانەیە باڵاپۆشەکە خراپتر بێت تا کەسێکی کە بەڵام ئەوەیشی پاڵاپۆشە گەر لە دین تێگەشت پێ دانانیشە خەریکی و شتانە بێت دیارە ئەوە هەر ڕووکەش وڵایی بەعام هەموو ئەپەکان بەکارێنم مان بەکارێنی بەڵێ چالاکی لە کامیانە داینی کامیان زۆ چالاکی تا ئەکتیڤیتە وەکو چالاشی عنی شتێکی دیاریکرایان نییە بەڵام بەعامت هەمووی بەکارێنین سەیری چی شتێکەکەی وڵاتی تیکتۆک زیاتر ڕاستیەکەی تیکتۆک و سناپەکەی زیاتر خەڵک بەکاری بێن سواس ئەزانی بلۆگەر چییە؟ بلۆگەر بەڵێ و کەسانی کە یعنی ڤیددیوی خۆیانە کورتە ڤیددیوی خۆیان دەکەن یان هەنێ بابەت لەسەری باسەکان شتی شخصیش جاری وایە دەزەبم بۆ شخصیش ئەگەر لەو هەڵمەتە هەیە نەوەڵڵا هەمی کێسە لە سۆشیال میدیا کۆمەڵێ پیج ئیشی لەسەرەکەن بەڵێ اینجا دژی ئەم جۆرە کەسانە تا چەند ینی پێت وایە ئەمانە بۆ نونە کاریگەری خراپیان لەسەر کۆمەڵگا هەیە ئەمانی کە زۆر شتی ینی بابەتی شخصی زۆر ئەو ڕژێنن هەر لە هەستان لە خەوە هەتاوەکو کاتی خەوتنیان هەر لە چوونە دەرە و لە گەڕان و لە خۆگەڕین و لە چوونە سەیران و گەڕان و ئەمانە پێت وایە لە کۆمەڵگای خۆمانە کاریگەریان خراپ بووە وڵایی طبعا هەنێشتی ژیانی شخصی هەر خۆی ئەوە نی بیخیتە سەر تیڤ و لە سوسیال میدیایە باسکرێ بەڵامێتر بەعامی سەوای لات و خەڵک ڕێگەر ڕێزما بۆ بە چاولێکەری عنی جاری وایە ینی دوو کەسی گەن زەواجەکەن پەنا نابم بۆ ئیشیە کارێک ینی هەم پیاوەکە ئیش بکە هەم ئافرەتەکەش یەن ئەڵێ وەکو ڤلۆگەر و چۆن ئەڵێ خۆیان ینی هێنە ناو سوسیال میدیا و ژیانی خۆیان ئەمڕۆ ئەوەمان کرد ئەوەمان خوارد ئەوەمان کڕی چون بۆ فڵان وڵات چون بۆ فیسار وڵات ڕاستیەکەی شتەکە ناخۆش بووە طبعا ینی شتەکە ئەوە نییە بڵێ وەڵا ینی هەنێک کەسێ تەنانەت باوەڕکە لەوە چێ پارەی چوونە تا بازاڕیشی نەبێ ینی کاریگەری لەسەر خەڵک زۆر زۆرە ڕاستیەکە ینی گەنجەیە زەواجی نەکردو تەنانەت زەواجیشی نەکردو ینی ئەمان زەواجیان کردو ماڵی جوان و ڕاکەڕ سیاری جوان و بەڵامێتت خۆ لەوە چێ دی شاراوە شانە بێەوەوان تۆ نازانی لە ڕووی ئەو هەموو خۆشگوزەرانیەوە کە لە باسە کرێەوە بە قسەی خۆیان بڵاو بێتەوە نازانی پشتەکەی چۆنە خۆشەویستی ڕاستەقی نەبێ لە سوۆشال میدیایە باوشکی بەیەکا گوڵ بۆ یەکتری بەری دانیشی بچیتە چێشخانە و سەیرانگا و دەستی یەک بگرن نوژلی ڕاقی و لە شوێنی خۆشا دەرکەوی و پێ بکەنی پێتوە ئەمە ڕاستەقینەیە یان نمایشە 100% من وەکو خۆم شخصی لەوەچی لە سایە چلی بەمێ شەستی وانە بێت چونکە ئەزانی بۆ یعنی خۆشەویستی بە مادی و بە خۆ دەرخستن و بە پیشانانی خەڵک خۆشەویستی ینی ماڵەیە باوەڕکە ینی کەشێکی وە ئارام و خۆشگوزەرانیانەیە بەبێ هیچ ئەوەی کەس بزانێ ینی ڕێزیەکەگرن پارەشیانی ینی تەنانەت لەوە چێ ئیمکانێتێکی زۆ کەمیانە بێت لەوە چێ باوکەکە عەرەبانێکی بێبێ ڕۆژانە شتێکی کەمی دەستکەوێ یان ئافرەتەکە ژنی ماڵۆ بێ مەجموعە مناڵی باش پەروەردەیەکی باش ژیانێکی باش ینی هیچ کێشێ مەبەسمەوە ینی پارە خۆ دەرخستن جلی جوان سیارەی جوان سەفەر و سیاحەت خۆشگوزەرانی نایانێ پیشاندانی مەطبەخ و ژووری نووسن و نان خواردن و ئەمانە تا چەند شتێکی شیاوە زۆر ناشرینە بەڕاستی شتێکی ناشرینە و داشتەکەش بۆ بەعامی ترخۆ بەڕێزانە باڵاپۆشن 100% بەڵێ
دڵنیام یعنی من وەکو خۆم بینیومە و چەند جاریش کێشە دروست بۆ هەر لە بینی خۆیانە ینی بۆ بە منافەسەیە ئەوەڵێ فڵان کەس وای کرد فیسار کەس وای کرد لە عینەکەی هەمویان وەکو یەکن یعنی هیچ جیاوازی ئەم کەسانە ئامان گیان وڵی خۆیان باوەڕکە خۆیان بۆ یەک لەینە بۆ تۆ خۆی خۆشیان نازان ئامانجیان چی ئیتر خۆ وەکوڵێ وڵی نازانم لەوە چیە من لەگەر ڕێزمە منەوە قسەیەکەم یعنی هەنێک کەسێ لەگەر ڕێزمە یعنی تازە ئەگاوە کۆمەڵەشت یعنی کەشتەکە تازە بوو لە لای زۆر مهمە بێت لە لای یعنی ئەهان لەگەڵ یان ناتوانانی ها تەسەڕفاتی لەگەڵ یا بە باشی ناکە ینی هەنێک کەسێ خۆڕز دەوڵەمەە خۆڕز ژیانی خۆشە خۆڕز یعنی هەموو شتەکانی بۆ فراهم کراوە بەڵام ئەو کەسانی کە لە پڕەگەن بە کۆمەڵەشت یعنی ئەو دەرهاویشتیانێکە خەڵک ئەوە دوایی باسییانەکە و ناشرینە بناو کۆمەڵگە پێیان سەرسامنیت وایە قەت ناوەڵا سوتفە مەگەر بێتە بەردەمم ئاوا یەکسەر لایە بم طبعا ئیشم بۆن یعنی شتێ نییە بابەتێک نییە تۆ لەسەرینە ئەمە شتێکە بابەتێکە کە بتوانی بیخوێنیتەوە یان ئیسفادەی لێ بکە یان نازانم یعنی سەرێکێکی وەکو من ئیشمێ کارمێ بۆ نمونە مناڵمێ خێزانمێ ماڵمێ ینی من دانیشم سەرسامی ژیانی چی بکەم ینی من خۆم ژیانی خۆمێ سۆشیال میدیا هی ئەوەیە کە هەموو شتێکی خۆمان بخەینە ئەنی شێریکەین و بڵاوکەینەوە بۆ خەڵکی لە خواردن و خەوتن و چوونە دەرەوە هەموو شتێک وڵای کاکارش ئێستا ئەگەر تۆزێک ئێمە بیرکردنەوە لە ڕابردوو بۆچی ژیانی ڕابردوو جوان بوو چونکە جوانەکان پەنها بوون بەڵام مێستا تەماشاکەی کابرا ئەگە سەفرەیەکە کایەکسە ستۆرێک دانێ تۆ خۆشیەکانی خۆ بۆ ناشاریتەوە بجددی و یان ئێمە تمو حەبین بەو ژیانە بۆیە پەخشیەکەین بۆیە شەیرەکەین لەگەڵ خەڵکیە کاک ئەرژ ئەگە ڕاستەقینە بێ تۆ پێ ڕاهاتبی هەموو ڕۆژە ڕەنجۆڤەرێکت بەدەستەوە بێ هەموو ڕۆژە وێنێکی دانانی یان چیتەدا شوێنێک بە سوتفە وێنەیەکت گرتووە لەگەڵ ئەو شەیرێکی بۆ خەڵکی بینان ئەمەم هەیە نەخێر ئەوە تۆ تامەزروی ئەو کارەیت تامەزۆی ئەو شتەی کە نیتە بەڵام توی پیشانی خەڵکی بی شتێکە پیشانی زۆر خەڵگاتۆ ئەو شتە نییە هەر شتێک ئەگەر زۆر باسی ڕازگۆیت کرد دڵنیا بە خۆتیاتان نییە ئەگە زۆر باسی جوانی کرد دڵنیا بە ناخۆ جوان نییە هەر شتێک زۆر باست کرد لە خۆتان نییە وەڵای تۆژنت نییە هەوارجان ئێستا لە سۆشیال میدیا لە چەڕ کۆمەڵایەتیەکان هەڵمەتێک دژی ئەو بڵۆگەرانە بەرپا بووە ئەوە فۆکسەکەی لەسەر باڵاپۆشەکانن یعنی ڕخنێکی زۆرن ئاراساکرێکە کچی باڵاپۆش چۆنەبی ئاوە خۆی نمایشکە خۆی بادا جوانەکانی خۆی عرض بکە و هەموو مەتبەخ و خواردنوانیان کە سینگڵن بە جۆرێک لە جۆرەکان خۆیان ئەڕازێنەوەی نەبەردەم کامێرا و لەگەڕان و سەیران و چوونە دەرەوە و ئەوانیشان کاوسەدارن باوەشکردن بەیەکا و دەربڕینی هەست و خۆشەویستی ومانە ڕیکۆردکرد بشانی خەڵک بدرێ اینجا خەڵکێکی ڕخنی لەمانە هەیە ئەمڕۆ پێم خۆش ینی ڕابۆچینی کۆمەڵی گەنج لەسەری وەربگرم زانام شەخام چێڵ لەسەر ئەم بابەتانە وەڵای کاکارش پێش هەموو شتێ و خوشکە بەڕێزانەی کە ڤلۆگەرن و ئەوە نیە لە ناو ئینستاگرام زیاتر چالاکیان هەیە ئەبێ سوپاسی ئەو خەڵکە دڵسۆزە بکەن کە ئاگاداریانەکەنەوە چکە بەڕاستی لە هاڵان ینی تۆ دەستی منداڵەکە ئەگری میوانەکە دێ مێزەکە ڕازینەوە ئەمە لە کولتوری کوردەواری خۆمانە قبول نییە لەوانەیە ڤلۆگەرێکی عەرەب ئەمە ئاسایی بێ بۆی ینی فارسێک ئاسایی بێ بەس بۆ کۆمەڵگەی کوردی خۆمان قبول کراو نییە ئەو کەسانە کە ئێستا ئەو کارە ئەکەن ئەبێ سوپاسی ئەو کەسانە بکەن کە ئێستا ڕێگریان لێەکەن کاکە وەڵا ڕقیان لێیان نییە یان من ئێستا پێم ناخۆشە کەسێکەوە بکار ڕقم لێیان نییە ئەمەوێ نقطەیەکی خراپ هەیە لە ژیانیانە چاکیکە ئەگینا خۆەوە نیە تۆ بڵێ ئەوان لەم کۆمەڵگە دابراون نەخێر ئەوان بەشێکن لەم کۆمەڵگە ئەگەر خۆشمان نەوێن قسەیان لەسەر ناکەین و باشە دەست هەڵگرن و زۆر ئاساییشە ئینساندا بە هەڵی خۆیان بنێ ئێستا گەر من ئەو کارە بکەم یان خوشکێکم بکەیان کەسێکی بیکە ئاسایە بڵێ تا ئێستا و کارم کردووە بە هەڵەنم بزانێ بەس ئێستا هەڵەیە نابێم کارە بکەم بەڕاستی لەبەرەوە ئەم کۆمەڵگەمە قبوڵی ناکە لەبەرەوە کچێکی 7 ساڵ موبایلێکی ئایفۆنی بەدەستەوەیە تەماشایەکات ئەو کچە خۆشە ژێچێ بە کۆنسێت یاگەڕێتەوە ئەمەش حەزی لەم کارەیە کاکە تووشی لادانە بێ انحرافە بێ ئەو مشکلەکەیە هەیە میوانێکیان هێت ئەیکا بە ڤیدۆ ئەچێ بۆ میوانی هەروەها ئەچێتە ماڵە خەسووی هەروەها جلێکە شووا هەروەها ئیتر یعنی هەموو شتێک ڕۆژانە لە ژوور نووسنەکەی کە لە خەڵ هەڵەسێتاوەکو ئەخەوێتەوە بە هەموو ینی ئەو کاتانی کە بەسەرەبا ئەمە ڕیکۆردێکێکە بە ڤیدۆ مۆنتاژەکرێ ئەزاری چۆن کاگارش ئەی نا پرسیارەکە ئەمەیە ئەی چ شتێکی نهێنیان ئەمێنێتەوە لە ژیانیانە ئەو پەیوەندی جوانێکە لە ناو خێزانەکەتا هەیە پیشانی خەڵکی مەیە
کاکە لە ڕۆی دینەوە ئەڵی وەڵڵا ئینسان چاوی حەسوودی هەیە چاوی نەفەس و پیسی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەیە تو پێویست ناکە خۆشەکانی خۆت هەموو خەڵکێک بیزانێ بیبینە بیبزانێ بە نسبەت ئەم ڤلۆگەرانەی کە ئێستا هەن ئەبێ سوپاسی خەڵکن کە هۆشیاریان نەکاتەوە ئەوانش بەشێکن لە ئێمە هەر خوشکی ئێمن هەر کەسی ئێمن بەڵام جوانترە واز لەم کارە بێن ئەگەر بزنسەکەی بڕۆ پەیجێکدانێ ئیشی ئۆنلاینی خۆتەکەی قەیناکە بەڵام ئەو کارە مەکە کە لە ڕێگەی چاکردین لەسکەکەت و نازانم چی ئەوانە و پارەوە پەیدا ناکرێ پارە تەریقی خۆی هەیە ڕێگەی خۆی بزنس تەریقی خۆی هەیە بەڵام پێم وایە ئێستا الحەمدولله هۆشیارێکی تەواو هەیە بەشێکشان خۆشبەختانە وازیان هێنا و ئەکاونتەکان داخست ئەمەشە دەستخۆشیان چۆن حاڵە قوربانم تۆ چۆن زین بلۆگەریانی چوانیان بلۆگەر لای خۆمان پێڵەن ژیانی ڕۆژانی نمایشکردنی ژیانی ڕۆژانە ئێستا خۆتەزانی لە سوۆسیال میدیا هەڵمەتێک دژی ئەمانە ڕاگەندراوە خەڵکیەکان فاڵپشتیانەکەن و خەڵکانێکیشان دژیانن اینجا پێم خۆشە بۆچوونی بەڕێز وەرگرمەک و گەنجێک ینی تا چەند لەگەڵ ئەوەیە تایبەتمەندەکانی ژیانی خۆ و دەرخستنی هەموو خۆشیەکانت و جا ئەگەر ساختە بیانەگە ڕاستەقی نەبێ هەمووی بخیتە سوۆسیال میدیا و پیشانی کچ و کوڕەکانی بی خۆی ئەگەر بتەوێ هەموو بابەتێک یان هەموو کاردانەوەیەک لێکەوتەی باش و خراپێ بێ هەنێک کەس بە باشە لەگەڵ هەیە کەس بە خراپە لەگەڵ ئەو هێرشە زۆرایانیم کاکرێتە سەریان بەڵام لەسەرێکی شۆ ئەوانەی کە هێرشەکرێتە سەریان مستحقی ئەوەن لەبەرەوەی تۆ کە ئەڵەی بابەتی کەسێتی ینی ئەم شتە تایبەتە بە خودی کەسێتی خۆ تۆ پێویست ناکابێت لە سوۆسیال میدیاکانتەوە هەموو شتێکی ژیانی خۆ ئاشکراکەی بۆ خەڵک بە بڕای من شتێکی باش ناکەن و ئەوەش دەرەنجامەکەیەتی کایبینین ئەو دەرەنجام ئەو خراپە زۆرەی لە سەریانە بەشێک لەوانە کە کۆمنت و ڕێی جیاوازیانی قسەیان لەسەر ئەڵێمانە باڵاپۆشن چۆنە بێ باڵاپۆش وا بکە ینی بەنمونە خۆ نمایشکردن و خۆبادان و خۆ جوانکردن بۆ خەڵکو و ینی دەرخستنی شخصیەکان و دەرخستنی مەطبەخ و ژووری نووسن و خواردن و هەموو ئەم تایبەتمەندیانە ئەکرێت کەسێک باڵاپۆش بیۆم شانە خەڵک بە قسەکانیان لە ڕوویەکەوە تەواوە کە بۆچی باڵاپۆش بێ و هەموو شتەکانی خۆی پیشانی خەڵکی بە نەخێر ئێمە هەر لە هەمومان سوپاس بۆخوای گەورە دینی ئیسلامین و لە دینی ئیسلامی شا بە شێوازێکی جوان باسی باڵاپۆشی کراوە لەگەڵ ئەوەیان نیم تۆ بەم باڵاپۆشی هەموو شتێکی خۆت ئارزکەی بەڵام تۆ بەشێک لە شتەکانی ژیانی خۆت بە باڵای پۆشی و ئارزەکەی ئەوە شتێکی ئاساییە بەڵام لەگەڵ ئەوەیان نیم کە جەستە و تۆ باڵاپۆش بیت و جەستە و نمایشکەی لەبەرەوەی لە کۆتاییە کۆمەڵێک کەسە بن کە بڕوایان بەم دینە نەبێ کە بڕوایان بە ئاشتی و پێکۆشیان نەبێ ئەڵێن ئەمە پەروەردەی دینی ئیسلامە دینەکە بێگومان هەموو شتێک لێکەوتەی هەیە ئەم باڵاپۆشی ئەوانش کە ئاوا ڤلۆگەرن و ڤیددیۆی ڕۆژانی خۆیانەکەن و لە بەشێک لە ڤیددیۆکانە بەداخەوە کە بە بیانووی نمایشکردنی جلێکەوە بەشێک لە جستیان دەرەکەوێ یان بڵێن جلوبەرگەکان بە شێوەیەکە کە جستیان دەرخە بێگومان لەسەر دینی ئیسلامیشەکە باڵاپۆشە بێت چۆن بێ کچی باڵاپۆش بێگومان باڵاپۆشەوەیە کە ئەتر پێویست ناکات پێناسەکەم لەچکی بەسەر و جلەکانی پۆشتە بێ بۆ شێوەیە کە لە دینی ئیسلامە هاتووە ئافرەت لەسەرەتی تەنها خۆی بۆ پیاوەکەی خۆی جوام بکەیت چۆنڵی جستەی بۆ پیاوەکەی خۆی دەربخا نەک بۆ هەموو کەسێکی دەربخا و بەڵام بەداخەوە لە ئێستا وای لێ هاتووە ئافرەتی باڵاپۆش بەس بەناو باڵاپۆشەینە لە ڕووی جستەوە لیان لە ڕووی شێوازی جلەکانی و هیچ باڵاپۆشێکی هیچ بەرجێکی باڵاپۆشیان نبین ئەی بنمونە ئەمەی بەشێک لەو خەڵکاڵێن ئەمانە بۆ پارەواکەن بۆی کە ئەکتیڤن لایک و فۆلۆوەر و ڤیویان زیادکە بۆی کە لە دواترا ڕێکلام بۆ هەندێک لە شوێنەکان بکەن بێگومان لە دنیای مۆدێرنەیە هەموو شتێکە بێ بە کاڵا و هەرزانترین کاڵاش مرۆڤە خۆیان بە قسەی خۆیان ئەڵێن ئێمە بۆ پارە ئەم شتە ناکەین سەرەتێکی وامان هەیە کە بتوانین پێ بشین بەڵام بەداخەوە بۆ ڤیو بۆ لایک بۆ کۆمنت و بۆ پارە هەموو شتێکەکەن ئەگەریش ڤیویان باش نەبێت دنیا بە لەوەی کە هەمویان ئەچنەوە بۆ ماڵەوە هیچ شتێک ناکەن یعنی چۆن لە هیچ ڤیدیۆکی خۆیان پۆست ناکەن پارەوە هێنیە مرۆڤ هەموو شتێکی شخصی خۆی پیشانی خەڵک بە ئەگەر لە من بپرسی من ئەڵێم نایهێنێ بەڵام بەداخەوە لەم ڕۆژگارەیە هەموو شتێک بۆ بە پارە و هەموو شتێک بە پارە ئەکرێ ینی تۆ هەتا بەسیترین شت لێرە بڕۆیتە سەرەوە پارەی چایەکەت پێ نەبێ بەخوا کەسێک ئامادە نییە چایەکەت بۆ بکرێ بەڵام پارە و پێ نەبێ ئەبێ شتێ بکی کە زیانی بۆ سۆم ئەو شخصیات و ناوبانگت قسەکە و زۆر جوانە بەڵام منیش لەگەڵەوەیان نیم تۆ ئیتر بۆ پارە ناوی خۆشت بفرۆشی نەخێر پارەوە ناهێنە کە تۆ هەموو شتێکی خۆتی بۆ فرۆشی ئەمە چەندین کەسی بە ناوبانگە بینین کە ناوبانگەکەی ئەو نەجوانە ئەسڵەن هەنێک شت یان هەنێک شت کە کەس هەنێک
عفو هەنێک شت کە کەسایەتیەکانێکەکەن هەر بەلاشیەوە گاڵتەیە ناوبانگێکی جوانیشی هەیە و بەخوا ئەگەر بڵێ وەزعی ژیانیشی ئەو باشە نییە کە چۆنەڵی بتوانێت بە قورسی ژیانی خۆی بەر پێبەرەوە بە بەڵام نفسیەتی ئەوە بەرزە ئامادە نیە بۆ پارە ژیانی خۆی پیشانی خەڵک بە ژیانی هەراسکە و پیشانی خەڵکی بە ئەی چۆن چ لەسەر بلۆگەرانە ئەفدە نەگەشتم پرسیارەکەم ئێستا هەڵمەتێک ڕاگەندراوە لە سوۆشال میدیا دژی ئەم بلۆگەرانە ئەمانی کە بە نمونە بەشێکی زۆران باڵاپۆشن ئەمی کە هەموو شتێکی شخصی خۆیان پیشانی کامرە ئەێن و لە خۆگۆڕین و لە هەستان و لە خواردن و لە خەوتن لە هەموو شتێ پێت وایە تا چەند ئەمانە خزمەت بە کۆمەلگا ئاکانیان بە پێچەوانەوە کاریگەری خراپ بەسەر کۆمەلگا بەجێهێڵن بەڕێی من زیاتر کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگا چونکە یعنی لەم وەسعی ئێستایا کە موچە نییە هەنێک ئەسەی وەسعی زۆر خراپە ئەو ژانی خۆی عەرزەکات ژانی خۆی عەرزەکات بۆ ئەم خەڵکە چۆن لە شتێکی باش نییە لەوە چێ ئافرەتێک سێرگا بڵێ بۆ ژیانی منوانیە بۆچی بۆ شێوازە نیە بۆ نەچوونە دەرەوەم نییە یا مێردەکەمانە ئەو لەوە چێ شتێک بێت تەنانەت بڵێن ئاکتینگ بێ وانە بێت لە ڕاستەیە طبعا مێردەکی کە دەرگای بۆ کاتەوە باوەشی پیاکە مێردەکی گوڵی بۆ هێنێ اینجا پێکەوە بۆ منە ئەچنە شوێنی خۆش اینجا خۆشەویستی و هەست و سۆس ئەگۆڕنەوە ڕیکۆردەکەن بڵاویشەکەنەوە ئەمە ینی کاردانەوەی چیە دروستەکە لای خەڵک لای ژن و مێردێکە ئەم ڤیددیوانە بینە هیوادارم ئەو شتانە کە لەو ڤیددیوانە دەرەکۆنەوەی کە باست کرد لە پشتی شەوا بێ نەک بۆ ڤیددیۆکان یعنی خۆی شتێکی زۆر گرنگە لە بینی هاوسەرە ئەو گرنگی پێیان و ئەو ڕێز لێگرنە هەبێت بەڵام بەپێی تەسەوری من ئەوە بەس بۆ ئاکتین و بۆ ڤیددیۆگانە بەڵێ جا ژیانی خۆیانەوانی تەسەور ناکەم جا بڵێن خێزانێگە ئێستا کابراچێت و ماڵ و هیلاکە سێرەکە بڵێن ئافرەتەکە سێرەکە پیاوەکەی ئەو گرنگی پێنایە لەو ڤیددیوانە ئەوی بینیەوە لەو چ بێتە تەسیرێک خراپ بڵێ بۆچی ئەموانە بیر لەوە نەکاتەوە بڵێت ئەم پیاوە هیلاکە یان لەوە چێ تووشی مشکلێ بوو بێ شتێک بەڕێی من کاریگەریەکی خراپی هەیە ڕاستی بەشێکیان بە نمونە ئەچنە سەیران لەگەڵ هاوڕەکانیانە خۆتەزانی ئێستا کۆمەڵگای خۆمان لە قەیرانێکی داراییە و خەڵک بێپارێ ئەپشاندانی ئەم هەموو شوێنە خۆشە و ئەم هەموو چوونە دەرەوەیە و خواردنی خۆش لە وەژووری نووسن مەطباخ ینی پیشانانی هەموو ماڵەکە و لەگەڵەوەی پیشاندانی ئەمە موسەیرانگا و چوونە دەرەوە تا چەنە مێژ ینی بەشێک لای گەنجان ڕەنگە لای کچ و کوڕەکانمان ئەمانە ببینن ڕەنگە بەشێکیان دڵیان لە خواندا بمێنە بڵێن ئەمانە چەند خۆشەژین ئەمەش پێت وایە بەشێک نییە لە کاریگەری لاوەشی طبعا من خۆم برادرم هەیە پڕبەدڵ حەزەکە ژیانی ئەو سەرگەری پێنگ بێنە بەڵام توانای نییە توانای نییە ئەڵتونکات توانای نییە خانوو بکات ئەویش ناماڵ عەرزەکات و ئەو ژیانە عەرزەکات ئەم کارگەری نەرێ نییە بێ لەسەر ئەم کەسە یعنی دڵی لە خۆی دامێنێ وەگوتەوەڵیت بەڕێی من شتێکی باش نییە ئەی بە نمونە خۆگۆڕین لەبەر کامەرا خۆ بگۆڕی ماکیاج بکەین مەیک ئەپ بکەیت و ینی هەموو جوانەکانی خۆ دەربخەی بۆچی یانی لە پێناو لایک و ڤی و فۆڵۆ ئەوە هێنەوە بکەیت طبعا ئەوە نەهێنێت ئەمە یەک دووەم شت بەحساب حیجابە بۆ نمونە یەت لە بەردەم کامێرای بۆنە لەوچە خۆبادان بکات یان وەکوتۆڵی مەیکە بکاتەوەمە بەڕاستیەوە حیجاب نیە شتێکی باشش نییە بەڕێی بکە طبعا نەخێر ناوەڵا بە هیچ شوازە ناکە خۆی دەرخە نەک لە بەردەم کامێرای خۆی عرض کات عرضکردنە ئای طبعا جوانەکانی خۆ دەربخەی مکیاج و جیلی ڕەنگا و ڕەنگ و ناز و مەکر و تۆ ئەگەر لەبەر خۆی گەورە ئەو حیجاب بکەی بەڕاستی بیکەیت نەخۆت دەرەخەی نەخۆت ئارزەکەی نەخۆت بای نەمایکەکەیت و دەموچاوی خۆ یعنی تێ سەرنجی خەڵک ڕاگەشی بە گۆردێکی ئەگەر حیجاب بەڕاستی بێت سەرنجی کەس ڕناگەشی تەنە بینی خۆت خۆی گەورەی بینەری ینی بۆ نمونە چی شتێک زیاتر بەکارێنن زیاتر سناپچات و فیسبوک میش بە هەمان شێوە جەماعەتی ئینستایتیان یا نانا سناپچات ئینستا و نییە تۆش ئینستاگرام بەکار نایانم زۆر هەما بەڵام بەکەی نایەن لە سوۆشال میدیا ینی حتمما پێشاومان کەوتون مەجموعەی خەڵکمان هەیە پیانەوترێت بلۆگەر ئەزانی چییە؟ بەڵێ بەڵێ تۆقەتەوە ناکەی لەگەڵ هاوڕەکانە؟ نەخێر ئێستا ڕاوتی لەگەڵ هاوڕەکە منە خوشکتن؟ بەڵێ بەڵێ بەنم لەگەڵ خوشەکانمان هاتووم شتم کڕیەوە لە دوکانێک لامەوە ئەندێ سەوزەمیۆم کڕ و دواتر دەچینەوە بۆ لای دایکم و ئەی خۆینوە ئەم شتانە ئەوە هی ئەوەیە کە ڕیکۆردیگەیت و پۆستی بکەیت بە بڕۆی من ئەوانە ژێنی تایبەتین ینی هەموو شتێ پێویست ناکە دابمرێت چۆن هەڵستی دانیشی هەمووی لە تۆ ڕکۆمەڵایەتەکان دابنی نەخێ من لەگەڵ ئەوانیم هەنێشتی ئاسایی بۆنە سکۆرشت لەنیان هاوڕێی نزیک ئەویان تا حدێک بەڵە بەڵە بەڵام وەکو بڵۆکردنەوە ئەشتانە نەخێر من لەگەڵ ئەوان ئەی تۆ لەگەڵ ئەوەیە
نەوەڵا چونکە ئەوانە تایبەتمەندی خۆتن پێویست ناکات بڵای بکەیتەوە و پیشانی خەڵکی بی چ بەوەی کە هەتا و هەبوونیت بە هەر خۆت هەوبێت و خۆت بزانیت چونکە کەسانێک هەن هەژارن یان ئەو ناگەنەوە ئاستێتۆیان بەو جۆرەی تۆ نین بەو جۆرەی تۆ هەبوون نین پێویست ناکە کەسێک کە بیبینێت و خەفەتی پێخۆی حتمما بەڕێزت ینی ئەو ڤیددیویانە بینیوە؟ بەڵێ بێگومان بەڵام بەڕای من هیچ سوودێکی نییە ئەو شتانە تەنها بوون ئەو کەسانە کە ئەیکەن دەرونی خۆیانیان پێ مرتاحەکەن ئەینا بەڕای من ئەو شتانە هیچ سوودێکی بۆ کۆمەڵگەش نییە هەندێکیان قسە بۆ خەڵکەکەن ینی خۆیان بە کەسێکی زۆر ڕۆشنبیر و پسپۆر داهانێن و خەڵکیەکەن لەوانەیە بەشداری خولەکانیشان بکەن یا خوددانیشتن بەدای لایڤەکانیشیانەوە تا چەند پێت وایە ئەمانە پسپۆڕن و ئەیانێ بەڕاستی خزمەتی گەنجان بکەن. بەڕای من هەر کەسە کەوتێتە سەر خۆی واتە بوون هونا ئەو کەسانی کە لە سوشیال میدیا دیارن ئەکرێن بە دوو چینەوانە ئەنی لایەنێکیان باش و خراپە مەرجنی هەمویان خراپن بێگومان کۆمەڵێک قسە و سوودیان هەیە ئەتوانن هەر کەسێک بە پێی ڕای خۆیان کامیان لا پەسەند بوو شتە باشەکانیان لێ وەربگرن و خراپەکانی شۆلا بنێن. باشە بەڕێزت لەگەڵ ئەوەی بەرم نە خانمێک باڵاپۆش بێ ئێستاگەر کەسێ باڵاپۆش نەبێ زۆر باس ناکرێت بەستەوانی کە حیجابن فۆکسانەکەوتە سەر و ئابێ ئاگداری جوڵەکانیان بنوایە بەرەمونە لە بەردەم کامێرای مایک بکەی مکیاج و خۆجوانکردن و خۆبادان و خۆڕازانە و دەرخستنی جوانەکانی خۆ دواتر بڵایکەیتەوە ئەمە تا چەند گونجاو بە بڕایتەوە لە ڕاستە خۆی ئەمە بۆ کەسێکە سفور بێ بە گونجایی نازانم چجای ئەوەی بگا بە کەسێکی حیجاب خۆی کاڵی حیجاب لە ڕاستە ئەوە داپۆشینی جوانەکانی ئافرەتە تۆ حیجابەکە ئاگەیت و لە لایەکیشەوە ئەو بکەی نازانم خۆم لەگەڵ ئەویانێ پێم باش نییە لەگەڵ ئەوەیە کە ئەمانە سنووریان بۆ دامندرێ یاخۆت ئێمە گەورەیان نەکەین. بەڵێ بێگومان گەوری ئەوان پەیوەندی هەیە بە سیرکردنەکانی ئێمە تا چۆن ئێمە ڤیو ئەوان زیاد بکەین ئەوان ئەوەندە گەورەترە بن بەڕای من چ شتێک بۆ تۆ بۆ ژیانی تۆ سوودی هەبوو ئەتوانی سەیری ئەوانە بکەیت ئەو هەموو ئەو ڤڵۆگرایان کە هەیە بۆ ژیانی ئێمە پێویست نییە نەخێر ئێوە ئەگەر سەیرانێک ڕێک بخەن لە ناو بنەماڵەکی خۆتانە لەگەڵ هاوڕەکانی خۆتانە ینی باسی هەموو تایبەتمەندەکانێکن و دواتر بڵاویکەنەوە نەخێر بێگومان منۆ خۆم نەخێر ینی ئەشتانە تایبەتمەندیە بە پاراستنیشتە شخصیەکانی خۆت منۆ خۆم بێگومان بڵاوکردنەوەی هەر شتێکە بەنم نەخۆشی بێ یاخود دەرخستنی خانووەکەەوە بێ سیارەکەەوە بێ خواردنەکەەوە بێ مەطبەخەکەەوە بێ ئەمە کاریگەری خراپ لای خەڵک بەجێ نایە لەو کۆبزانمیشتان باسان کرد کە خەڵکانێکن وەچ ئیمادیان باش نیە ڕەنگە دەیان کچ و کوڕ هەبێ سەیری ئەمانە بکە و دڵی لە خۆی دابمێنێ هیچ پێم باش نییە ئەوانە خۆت دەربخەیت چونکە کەسانێکان هەروکو خۆشت ئاماژەت پێە باری مادیان باش نییە هەر بیبینیت ینی خەفەتی پێخۆیت ئیتر پێویست ناکات ئەو شتە تایبەتیانت با بە خۆت هەبێت خۆت تەنها خۆت بزانی پێویست ناکات دەری بخەی من ئەمڕۆ ئەوم هەیە ئەوم خوارد ئەمڕۆ ئەچم بۆ فلان شوێن پێویست ناکە ئەوە شتێکە پێویستی بەخۆمەوە نەک بۆ هەموو خەڵکی ڕوون بکەمەوە بەڵێ من ئەوەم هەیە بەو جۆرەم ئەوەندە پارەم هەیە ئەوەندە شوێنی خۆش ئەبینم و ئەگەڕێ هەمومان حەزمان لە شوێنی خۆشە هەمومان حەزمان لە خواردنی خۆشە و حەزمان لێ باری مادیمان باش بێت و بگەینە ئاستی هەندێک بەڵام هەشمانەکە ئەوشمان هەیە زۆر زیاتر لەوانیشمان هەیە بەڵام ئەی شارینەوە حەزمان لێ نییە لەو خۆ دەرخستانە لە تۆ وەرەگرم و ئەتەوێت چی بڵێ لە کۆتایە هیوادارم هەر کەس و تایبەتمەندی ژیانی خۆی پارێزێت و هەروە ڕێز لە کەسان و با بڵین بە ئەم کۆمەڵگا بگرن لەبەرەوەی چەندچینێکان هەیە لە کۆمەڵگا هیوادارم ڕێز و چینانی تریش بگرن زۆر سپاس بمێت دەکەم ێوش سەرکەوتوو بن زۆر سپاس زۆر سپاس قوربانم خواستانی خۆتان لەگەڵ بێگومان ئۆکۆی کە بینیتان ڕابۆچوونی بەشێک لە وڵاتیانمان وەرگرت زۆرترین خەڵک یاخو زۆرترین و کەسانێک کە قساکەن بێگومان لەگەڵ ئەوەیان کە تایبەتمەندی خۆمان بپارێزین وە سوشیال میدیا بە جۆرێک بەکار نێنین کە هەرچیمان کرد تێدا پۆستی بکەین بێگومان ئەو خۆشانی کە تۆ شێرێکی لەگەڵ خەڵکییەوە بڵاوەکەیتەوە ڕەنگە هەندێک جار خەڵکانێک دڵیان لە خۆیان دابمێنێ کە تۆ لە ناو شوێنێکی زۆر ڕاقیە ئەژی کە خواردنێکی زۆر خۆشە خۆی کە جلوبەرگێکی زۆر جوان و ئاڵاواڵا و ڕەنگە لە بەرایە کە تۆ پێ ئەکەنی بەردەوام دڵە خۆشە ڕەنگە خەڵکانێک کە تۆ ببینێن بێتاقەت بێن و وە کاریگەری خراپیان لەسەر دەرونیان بەجێ بێڵێەوە لەگەڵ ئەوشا کۆمەلگای خۆشمان کۆمەلگایەکی کۆمەڵایەتی و مەعانات و کێشە و مشکلەی زۆر زۆرە کە ئەبینێ کەسێک بە بەردەوامی لە خۆشیایە حتمما ڕەنگە ئەندێ جار گرفت و کێشە و کێشە دروست بێ لە ناو خانەوادە و خێزانەکانە بۆ ئێمە ڕابۆچوونی بەشێکە لە وڵاتیان کە ئەوانش پیان وایە کە ناکرێ
مرۆڤ هەرچێکی پێ خۆش بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان پۆستی بکە و بێ ئەو شتێک کە دایێنەی تەنها بوو خۆ نییە بەڵکو خەڵکی تریش سیرەکەن ئەبێ شتەکە گونجاو و شیاو بێ بە جۆرێ بێ کە کاریگەری خراپ بەجێ نەهێڵێت هەمیشە سەلامەت بن.